کەناڵی یاسمانی پێیان من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ و لە هۆڵێکی نوێ لە شاری هەولێر بەیەوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ لە نێو جەماوەری شاری هەولێرین کە جەماوەری شارێ بە گەرم و گوڕیەوە بەشداریان کردووە لە کۆنسێرتی خۆشماندەوەی محەممەد صلی الله عليه وسلم کە پێکاتوە لە چەند هونەرمەندێک و چەند هۆنراوەیەکی نوێ کۆنسێرتێکی ئاوایان ساز کردووە. بۆی ئەمڕۆ من لە نێو ئەو جەماوەری ئەو شاری هەولێر دەبم و دەمهەوێت لێیان بپرسم گرنگی هونەری ئیسلامی لە چیدایە؟ پێشنیارتان چیە بۆی هونەری ئیسلامی زیاتر بەرەو پێش بچێ؟ من لێدوان لەوان وەردەگرم و ئێوەش بینەری بەرنامەکەمان کرد. لایەنە جوانەکانی پیشامدا هەرەوەی پیشان نەدا کە ئیسلام تەنیا کۆمەڵێ پەرستشە کۆمەڵە عیباداتی ڕوتە بەڵکو ئاوێزانێکە تێکەڵێکە کە لەگەڵ ناخوا سوودەرونی مرۆڤ تێکەڵە بێ. تاکید هەمومان حەزمان لە سرودە وەکو خوشکانی ئیسلامی ئەوە جێگەی خۆشحاڵیە کە لە ناو کۆمەڵگایەکین بەو شێوازە تا ئەو ڕادەیە جێ لێ ڕابگیرێت. خۆی هونەریش دێگەی سیکمتر نییە لە وتار کەس یوامانە کە جێشمان لێ بووە بەهۆی هۆندراوەیەکە بۆی شعرێکەوە گۆڕانکاری بەسەداتوە تۆبەی کردووە. هەلە دێرین زمانەوە دەبینین هونەری ئیسلامی هەبووە و هۆنراوی ئیسلامی بەردەوام گوتراوە بەسەر پێغەمبەر و جا بەسەر دین و بەگشتی صلی الله عليه وسلم. باشە پێشووتر کاریگەری هونەری ئیسلامی دەبینی لەسەر خۆتان کە لە زمانێکی گەنج بوون هیچ کاریگەریی هونەری ئیسلامی دبینیوە لە ژیانت؟ بەڵێ کاریگەری زۆر زیاتر لە ئێستا تقریبان بڕێگەوەیە کاڵ بیتەوە یعنی پێشتر گەلک زۆرتر بوو لە ئێستا دەڕۆینێ کەم بیتەوە دەڕۆنی پێشی تقریبان هەر بڵێن 5-6 ساڵە هەم زیاتر بوو بەس ئەو بینەی نازانم قسەکەم بیتەوە بەڕاستی کاریگەری زۆر بوو. باشە پێشووتر ئەنگۆ لە ناو کۆڕ مەدریسەکانتان هونەرتان بەکاردێنا ینی هونەری ئیسلامی یان سرودی ئیسلامیتان دەگوت لە نێو کۆبوونەوەکانتان جگەلەوەی کە وتار و ئامۆژگاری بوو هونەریشتان تێکەڵە کرد لە کاتی داوا؟ بەڵێ تەبەن هونەر زۆر تقریبان کاریگەری زۆرە هونەر زۆر کاریگەری هەیە بەڕاستی عەلی. سرودێکەیە پێشووتر گۆترابێ و هەتا ئێستا تو زۆرت پێخۆشبووی لە بیرت مابی؟ بەخدا پێش زۆر لە خاصە لە مەولودەکان لە ئاهەنگەکان لە کۆڕەکان زۆر مەولاوە سەلیوانە زۆر دوباران لەکە زۆر خۆش بوو بەڕاستی هەنجی تاموچێکی زۆریە بوو بەس ئێستا دەبینین بڕەکال بیتەوە بەڕاستی ینی. پێشنیارت چییە بۆی هونەری ئیسلامی بەرەو پێش بچێت؟ ینی چ پێشنیارێکیان دانی بەڕاستی ئەوانش دەبی چالاک بوون و پێش بکەون و هەنی کەم تەرخەمی نەکەن و دامەنیشن و حەز دەکەین هونەری بەڕاستی بەرەو پێش بچی بەڕاستی کاریگەری زۆرە هونەر هونەریش بەشێکە لە دەعوە و بانخوازی ینی احتمالاً زەبە هونەر زیاتر دەعوە زیاتر دەکرێت خاستان گەنجی هەستەوە ینی بەڕاستی حەزی لێ هونەر تشتیایی ئێستا ئەو ماوەی بەڕاستی زۆر کەم بووە ینی حەزیش دەکەین ئینشەڵا زۆر بی دەستخۆشیانش لێ دەکەین بەڕاستی لە هونەرمەندەکان هونەرمەندێ زیرەکمان هەیە بەڕاستی ینی دەستخۆشیان لێ دەکەین. تۆکو گەنجێک پێت وایە هونەری ئیسلامی گرینگە بوونی هەبێت؟ بەرێ گرینگە هەبێت ئەو بۆنانە گرینگە هەبێتن. باشە گرنگی هونەری ئیسلامی لە چیدا ینی بۆچی پێویستە ئێمە هونەری ئیسلامیمان هەبێت؟ پێویستە هەبی لە کۆنەوە شەبووە ئەو شتانە پێویستە گۆر ئەو بۆنانە هەبی سرود بێ شەبی ئەوها بۆنە چاو بکرێت لە مەولودی ئەوها ئامادە بین پێکەوە. باشە تۆ گوێ بۆ هونەری ئیسلامی ئەگریت؟ بەرێ ئاستەکەی چۆنە بینی؟ هەزەکەی لاوازن باشن کەمە زۆرە؟ زۆر باشە من زۆر دریشم خۆشەکەوها بەشداری دەکەم لە بۆنێکەوە ڕۆژێکی وا پیرۆز لەو مانگە پیرۆزە. لایەنە جوانەکانی پیشامدا هەرەوەی پیشان نەدا کە ئیسلام تەنیا کۆمەڵێ پەرستشە کۆمەڵە عیباداتی ڕوتە بەڵکو ئاوێزانێکە تێکەڵێکە کە لەگەڵ ناخوا سوودەرونی مرۆڤ تێکەڵە بێ. تاکید هەمومان حەزمان لە سرودە وەکو خوشکانی ئیسلامی ئەوە جێگەی خۆشحاڵیە کە لە ناو کۆمەڵگایەکین بەو شێوازە تا ئەو ڕادەیە جێ لێ ڕابگیرێت. خۆی هونەریش دێگەی سیکمتر نییە لە وتار
کەس یوامانە کە جێشمان لێ بووە بەهۆی هۆندراوەیەکە بۆی شعرێکەوە گۆڕانکاری بەسەداتوە تۆبەی کردووە. کاک بەختیار ئیسماعیل یەکێکە لەو هونەرمەندانەی کە بە بەرهەمێک بەشدارە لە کۆنسێرتی خۆشمان دەوێت ڕەسوڵ الله من دەمەوێت لێی بپرسم گرنگی ئەم جۆرە کۆنسێرتانە لە چیدایە گرنگی هونەری ئیسلامی لە چیدایە کە تۆ خۆ بە هونەری ئیسلامی تەرخان کردووە. سەرەتا بەخێراتنی ئێ بەڕێز دەکەم ڕاستی ئەوەش مادوو بن بۆ کۆنسێرتەوە بەڕاستی گرنگی هونەر ئێستا لەو زروفی ئێستانە ناویداین بەڕاستی سراعی هونەر و ڕاگەاندنە تەماشا دەکەی خەڵکانی تر کۆنسێر دەکەن دەشوێن زێنیە ینی هەندە خەڵە باڵغە هونەری ئیسلامیش بەشێکە لەو هونەرە کە خەڵک توێنێتی خەڵکی ئەمەش حەزیان بە هونەرە حەزیان بە درامای ینی ئیسلامیە دراماەوە شایستی ئەوە خەڵک تەماشای بکەوت هونەریش بەڕاستی هونەر و مۆسیقار بەشەکە لەو بابەتە بە گرنگ مازانی بەشداری بکەین. باشە پێت وایە هونەری ئیسلامی بتوانێت ئەو خەڵکەیان ئەو خەڵکەیەکە ئێستا لە میدیاکانیان لە ڕاگانە بینی خەڵک بە گشتی زۆر بێزارە بتوانێت کاتێکی خۆشیان لەگەڵ خەڵک بتوانێت کاتێکی خۆش لەگەڵ ئەو هونەرە بەڕێ بکات. بە تاکید هونەر و مۆسیقا و گۆرانی و شعر بەشەشتی زۆر گرینگە چونکە ئینسان هەتا ئەگەر داعش بی ناتوانانی زۆر جێ لە قورئان ڕاگریان جێ لە بابەت ڕاگری هونەریش بەڕاستی فێنکایی ڕۆحە ینی بۆ ئێسرحات بوونی ڕۆحە شتێکی گرینگە بەڕای من. باشە تۆ وەکو هونەرمەندێک پێشنیارت چییە بۆی هونەری ئیسلامی بەرەو پێش بچێت هونەری کوردی ئیسلامی بەرەو پێش بچێت؟ وەڵا سەرەتا دەبی حەزابی ئیسلامی و بانخوازان و مامەستانی ئاینی گرنگی زۆر بە بوارە بدەن و یارمەتی هونەرمەندان بدەن چکە لە ڕووی دارایەوە بەڕاستی ئەوەی پەشی ئەمە خسۆ بەس لایانی دارایی و لایانی مادیە ئەژینا سپاس بەخوای گەورە بەهرەکەمان هەیە و توانامان هەیە بەڕاستی ساڵانە و ماگانە بەرهەمینێتەوە مار بکەین. گرنگی هونەری ئیسلامی لە چی تیادا بین؟ خۆ گرنگە ئێمە وەکو مسلمان هۆنداوە و سرود و پەخشانی خۆمان هەبێت؟ بەڵێ هیتمەدان سرودی ئیسلامی لە کۆنەوە هەبووە لە ئێستادا چۆنە بینی؟ واللهی الحەمدولای ئێستا شەیە بەس بەو شێوەنگە ئینشاءڵڵا لەبەر ئەو زروفە بەسە کوردستان داتێ قەیرانی دارەوتووە فەلێردا تۆزە کەمتری بووە الحەمدولای تۆزە یعنی کۆمەڵێک هونەرمەندی ئیسلامی هەنا لە فەزلی خوای دەنگێکی خۆشە هەیە هەم لە بۆنە ئاینەکان برێن لە یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو کۆنسێرتان دەکرێت شتێکی باشە بەڕاستی. تۆ لە کۆنەوە گوێبیستی و سرودی ئیسلامی هۆنراوی ئیسلامی بوویت کاریگەری هیچ بەسەر تۆ هەبووە یان بەسەر هاوڕێکان یان بەسەر هاتێکە لەسەرەکە کاریگەری بەسەر دەور و بەرهەبێ سرودی ئیسلامی؟ بەڵێ زۆر کاریگەری و بەڕاستی یعنی هونەری سرودی ئیسلامی بەڕاستی پانتایەکی گەورەی هەیە بەڕاستی و کاریگەری زۆریشە بەرەسەر خەڵکان یعنی ئەو سرودە خۆشانە کە باسی ژیانی پێغەمبەر سەڵەم دەکات باسی سەحابان دەکات باسی مەسەیادەکان دەکات بۆنە ئاینەکان جێژنەکانی قوربان ڕەمەزان دەکات ئەو شتانە بەڕاستی یعنی کاریگەری زۆر بەڕاستی. پێشنیارت چییە بۆ هونەرمەندان بۆی هونەری ئیسلامی زیاتر بەرەو پێش بچێت؟ پێشنیارمەوەی ئەو برانەی مەسەلەنا زیاتر لێک نزیک بنەوە لەگە یەکتەبا بن و محاولە بکەن مەسەلەن ساڵی چەند جارێک کۆنسێرتە چوا بکرێ بە جرۆش خۆشەوە ینی شعری خۆش دانێ بەڕاستی خەڵکانێکی زۆر ئامادە بکەن لێرەوە مامۆستانی ئاینیش بانگ بکەن وتاریان هەبێ چونکە بەڕاستی جەنابەت باس کرد یعنی کۆنسێرتی واش کەمتر نییە لەو تاریش مامۆستایەکی ئاینی بەڕاستی جۆش خۆشی زۆر داتە خەڵکی بەڕاستی یعنی زەوقەشی تایبەتی خۆی هەیە بەڕاستی. لایەنە جوانەکانی پیشامدا هەرەوەی پیشان نەدا کە ئیسلام تەنیا کۆمەڵێ پەرستشە کۆمەڵی عیباداتی ڕوتە بەڵکو ئاوێزانێکە تێکەڵێکە کە لەگەڵ ناخوە سوودەرونی مرۆڤ تێکەڵە بێ. تاکید هەمومان حەزمان لە سرودە وەکو خوشکانی ئیسلامی ئەوە جێگەی خۆشحاڵیە کە لە ناو کۆمەڵگایەکین بەو شێوازە تا ئەو ڕادەیە جێ لێ ڕابگیرێت. خۆی هونەریش دێگەینسی کەمتر نییە لە وتار کەس یوامانە کە جێشمان لێ بووە بەهۆی هۆندراوەیەکە بۆی شعرێکەوە گۆڕانکاری بەسەداتوە تۆبەی کردووە. گرنگی هونەری ئیسلامی لە چیدا تا چەند گرنگە هونەرمەندان گرنگی بە هونەری ئیسلامی بدەن؟ بەڵێ وەڵا دەستخۆشی لەم برانەی هونەرمەند دەکەین کە لەم مانجی مەولودا دڵی ئەم خەڵکیان ئابدێر کردەوە بە سرودی ڕەسەن ئیسلامی
بێگومان هونەر لە هەموو سەردەمەکان گرنگی تایبەتی خۆی هەبووە لۆ ئێستاش زۆر پێویستە ئەم هونەرە چ بۆ گەنجان چ بۆ بەتەمەنەکانمان کە مرۆڤ بەگشتی حەزی لە هونەر بووە لە قەدیمەوە ئێمەش پێویستمان بە هونەری جێگرەوەی ئەوەی هەیە کە ئێستا دەگوزارێتن بەڵ تۆ هەز دەکەی چۆن وتار گرینگە چۆن داوە گرینگە هونەری زۆرێکە لە داوە ئاوا گرنگی خۆی هەیە بێگومانە ئەوەی هونەریش دێگەین سیکمتر نییە لە وتار کەسی وامانە کە جێشمان لێ بووە بەهۆی هۆندراوەیەکە بۆی شعرێکەوە گۆڕانکاری بەسەداتوە تۆبەی کردووە زۆربەی زانایانیش ماوکوی مام شافعیانە کتێبی هونەریان هەبووە شاعیرانی قەدیمان بێخود ناڵی کە عالمی گەورن بەرهەمی هونەریان هەبووە ئێستاش کە پێشکەوتوترێ بووە هۆندراوەکان ئاوازی لەگەر تێکەڵ دەکرێت بە سرود بەڕاستی پێویستە بۆ ئەم زەمانە هیوادارین هونەرمەندان بتوانن کاری جوانتر بکەن بۆ هۆگران و شەیدانی هونەری ڕەسەنی ئیسلامی. پێشنیارت چییە بۆ هونەرمەندان بۆی هونەری ئیسلامی خزمەتی زیاتر بکاتەوە زیاتر بەرەو پێش بچێت؟ بەڵێ وەڵام هونەرمەندانی ئیسلامی دەبێت چاو لە دەوروبەری خۆیان بکەن وەکو شارەوە نییە سامی یوسف لە ناکاو پەیدا وتوانی بەم هونەرەی خۆی پامی خۆی بە هەموو وڵاتان بگەێنی هونەرمەندانی ئێمەش هیچیان لە هونەرمەندانی دەرەوە کەمتر نییە تەنها بتوان سوود لە ئەزمموی هونەرمەندانی دەرەوە وەربگرن. تۆ گرنگی هونەری ئیسلامی چۆنە بین؟ ئایا هونەری ئیسلامی فعلەن گرنگە و پێویستە هەبێت؟ بەتاکیدەوە پێویستە گرنگی بەلایەنی هونەری بدرێ لەم لە ئێستادا چکە قەیرانی وەکو قەیرانێک دەزانین هەمومانەوە جێگەی خۆشحاڵیە ئێمە گرنگی بەلایەنی سرودی بدەین و هەروەها پێویستە هەمومان بە جۆش خڕۆشەوە گوێ لە سرود بگرین لە ئێستادا. سرودی ئیسلامی لە نێو خوشکان چۆنە؟ خوشکان تا چەند گوێ بۆ سرودی ئیسلامی دەگرن؟ وڵا ئەوە هەموو دەزانین گوێ لێ ڕادەگرین بەتاکید هەمومان حەزمان لە سرودە وەکو خوشکانی ئیسلامی ئەوە جێگەی خۆشحاڵیە کە لە ناو کۆمەڵگایەکین بەو شێوازە تا ئەو ڕادەیە گوێ لێ ڕابگیرێ. پێشنیارت چییە بۆی هونەری ئیسلامی زیاتر بەرەو پێش بچێت؟ چ پێشنیارێک بۆ هونەرمەندانەکەی؟ داوایان لێ دەکەم تەنیا پەرەی بەرەو پێش بچن چکە لە ئێستادا وەکو هەممان دەزانین قەیرانێک ڕووی کردوتە هەرێم کە کەس بەتەمای ئەو حکوومەتە نییە ینی داوایان لێ دەکەم هەمومان هەموو سرود بێژەکان زیاتر پەرە بە لایەنی سرود بدەن. هەزەکەم هونەرانە دڵتان خۆشەکە لەو قەیرانی دارایی و قەیرانی ئەخلاق و لە هەموو شتێکەوە هەزەکەی هونەر ئێوە ئابات بە دنیایەکی تروە دڵتان خۆش دەکات؟ بەتاکیدەوە جێگەی خۆشحاڵی ئەمڕۆ لێرە کە هەمومان وەکو کۆبووینە وەکو مسلمانان ئەوە جێگەی ڕەزامەندیە بۆ ئێمە دڵمان زۆر خۆش ئەمڕۆ دەستخۆشیش لە کۆمەڵی ئیسلامی دەکەم کە ئەمڕۆ ئەم کۆنسێرتێ ڕێخستن. لایەنە جوانەکانی پیشامدا هەرەوەی پیشان نەدەکەت ئیسلام تەنیا کۆمەڵی پەرستشە کۆمەڵی عیباداتی ڕوتە بەڵکو ئاوێزانێکە تێکەڵێکە کە لەگەڵ ناخوە سوودەرونی مرۆڤ تێکەڵە بێ. تاکید هەمومان حەزمان لە سرودە وەکو خوشکانی ئیسلامی ئەوە جێگەی خۆشحاڵیە کە لە ناو کۆمەڵگایەکین بەو شێوازە تا ئەو ڕادەیە گوێ لێ ڕابگیرێ. بۆی هونەریش دێگەین سیکمتر نییە لە وتار کەسی وامانە کە جێشمان لێ بووە بەهۆی هۆندراوەیەکە بۆی شعرێکەوە گۆڕانکاری بەسەداتوە تۆبەی کردووە. دیارە سەلیم عومەر یەکێکە لە هونەرمەندانی بەشدار بوو لە کۆنسێرتی خۆشماندەوەی محەممەد صلی الله عليه وسلم دەمەوێت هەستیەوە بیستم سەبارەت بە وها کۆنسێرت و کۆنسێرتێکی ئاوا خەڵەباڵق هەستان چۆن بوو کە دەبینی خەڵکێکی زۆری شاری هەولێر ڕووی کردوتە هۆڵەکان و گوێ دەگرێت بۆ ئێوە گوێ دەگرێت بۆ هۆنداوەیە کە لەسەر خۆشەویستمان صلی الله عليه وسلم وتراوە. زۆر سپاس یەکەم شت دەستخۆش لە بەڕێز دەکەم کە ئامادە بووی لەم ئاهەنگە. طبعا شاری هەولێر و بەتایبەت بەڵێن لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بەبێ هیچ سانسۆرێک بەبێ ئەوەی کەس با بڵێن تۆزی لێکراوێ یان لایەنێک با بڵێن یان کەسێک وان لێ بکە خەڵک ئیلا دەبێ کۆ ببێتەوە یان خەڵک با بڵێن بە کۆستەر و بە شێوەیەک یان بە هەر شێوەیەک بی خەڵک بێ بۆ ئەو یادانە یان لەو یادانە بەشداری بکە خەڵک بەخۆی خۆشەویستی پێغەمبەری خوا وای لێ دەکات لە شەقامەکان لە جادە لە کۆڵان
لەو ڕۆژە خۆشی دەربڕی لەم یادا ئێمەش هەر بۆ ئەو یادە بوو کە کۆنسێتێکمان ساز کرد وەکو برای بەڕێزمان بەڵێ وەکو هونەرمەندێک هونەری ئیسلامی لە چ ئاستێکە ئاوینی ئێستاکە بڵێ تا ئاستی با بڵێن تا ڕادەیەک باشە وەکو پێویست نییە با بڵێن لەوانەیە پشی کەم تەرخەمی پێ بکەوی بەڵام باشە تا ڕادێک خەڵکی کە دواندم گلەیان هەیەڵێن لە ماوەیەکە هونەری ئیسلامی کەمتر تۆمار دەکرێت و هونەرمەندان کەمتر گرنگی بە هونەری ئیسلامی دەن هەو کارەکەی چییە؟ بەڕاستی من ئەو کاتیش کە باسم کرد لەگەڵ وەزعی ئەو قەیرانەی کە بەسەر هەرێمی کوردستان داهات بەڕاستی هەتا تاشی هونەرمەند هەتا تاکتاکەی ماڵەکانیشی گرتەوە یعنی کۆمەڵێک کێشە و مەشاکل دروست بوو لەگەڵ ئەو وەزعی قەیرانی هەتا چەندین عائیلە لێک بوو هونەرمەندانیش پێم وایە یعنی بەڕاستی کاری زەرورتر هەبوو کاری با بڵێن لەو قەیرانی ئەوانیش بێبەش نەبووین ئەوانیش پشتیان بەرکەوت بەڕاستی شتیان نەبوو با بڵێن کۆڕیان بۆ نەکرا هەتا ئەو ماوەی وەزعی عێراق با بڵێن کوردستان بە تایبەتی لە وەزعی ئالۆزدا بوو هەتا ئێمە چەندین جار بەڕاستی هەوڵماندا هەمان شێوە کۆنسێت بکەین بەڵام لەبەر ئەمنیەت و لەبەر ئەوەی و ڕێمان نەدرا بەڕاستی ئەو شتانەش هەبووە بەڵام ئینشاءڵڵا لە ماوەی داهاتوو ئینشاءڵڵا کاری هونەری هیوادارم ڕاگەیاندنەکانیش بەڕاستی دەستبارمان بن و وعد و پەیمان بە خەڵک دەدەن ئێوە وەکو هونەرمەندێکی دەمخۆش زیاتر گرنگی بە هونەرە بدەن و بەرهەمی زیاترتان نەبێت لەو ساڵانی داهاتوو ئەگەر ڕاگەیاندنەکان و با بڵێن وعدمان پێ بدەن ئێمەش وعدیان پێ بدەین بە تاکید لەبەرەوەی ئێمە لە ئاستی خۆمان ئەوانش دەتوانن هاوکارمان مثال لێرە ئەوە نمونەیەشی زۆر جوان بوو پێشکەشیان کرد ئەو بەڕێزانێک کە پێ هەستا بوون خی گەورە ئەزریان بداتەوە و شتی تریان هەبێ ئێمە ئامادەین ئینشاءڵڵا شتی جوانتر دەکەین بە پشتیوانی خی گەورە ئیسلامی چۆنە بینی ئایا گرنگە هونەری ئیسلامی گرنگی پێ بدرێت بەڵێ بەناوی خی گەورە بەخێراتتان دەکەم بەڵێ بە تاکید هونەری ئیسلامی زۆر گرنگە هیچ کەمتر نییە لە ئەندام پەرلەمانێک بە تایبەتیان لە سەرۆک پەرلەمانێک یا لە سەرۆک هەرێمێک بە تاکید چی زۆر کاریگەرە پاشانیش هونەری ئیسلامی بەقەت وتاری مامۆستای ئاینی کاریگەری خۆ هەیە لەناو کۆمەلگای مەدەنی خۆمان زۆر کاریگەری هەیە بەڵێ پێشنیاری چییە بۆ هونەرمەندان بۆی هونەری ئیسلامی بەرەو پێش بچێ و زیاتر گرنگی پێ بدرێت بەڵێ وڵا زۆر هۆکار هەنا بەس هۆکاری ئەوەی زیاتر هونەرمەندان یعنی خۆیان لە خوا یەکلا بکەنەوە ئەوە زۆر گرنگە چی ئینسان هەر بەقەت ئەوەی کە خۆی لە خوا یەکلا دەکاتەوە کاریگەری دەبی لەسەر کۆمەلگا پاشانیش شعرەکانیان با بەقوەتتر بیتن و شتی جوانتریش پێشکەشکەن. لایەنە جوانەکانی پیشامدا هەرەوەی پیشان نەدا کە ئیسلام تەنیا کۆمەڵێ پەرستشە کۆمەڵی عیباداتی ڕوتە بەڵکو ئاوێزانێکە تێکەڵێکە کە لەگەڵ ناخوا سوودەرونی مرۆڤ تێکەڵە بێ. تاکید هەمومان حەزمان لە سرودە وەکو خوشکانی ئیسلامی ئەوە جێگەی خۆشحاڵیە کە لە ناو کۆمەلگایەکین بەو شێوازە تا ئەو ڕادەیە جێ لێ ڕابگیرێت. خۆی هونەریش دێگەین سیکمتر نییە لە وتار کەسی وامانە کە جێشمان لێ بووە بەهۆی هۆندراوەیەکە بۆی شعرێکەوە گۆڕانکاری بەسەداتوە تۆبەی کردووە. سەرتا بخێر بێن هەبوونی هونەری ئیسلامی لەم سەردەمە ئێستامە لەم ڕۆژگاری ئێستاما گرنگی خۆی هەیە بە حکومیەوەی کە ئەمانەوێ هونەرمەندانی ئیسلامیش نووسەرانی ئیسلامی شەوانەی لە بواری ئەدەبیات هونەری ئیسلامی شتە نووسن و کارەکەن گرنگەوە پیشان بدەن لایەنە جوانەکەی ئیسلام ئەو لایەنەی کە لەگەڵ ئەدەبیاتی ڕەسەن لەگەڵ هونەری ڕەسەنەوەی کە لە چوارچێوەی دەستور و بنەماکانی ئیسلامە ئەگونجێ تا ئەوە پیشان بدەن کە مسلمانانیش ئیسلامیش لایەنی جوانیانە لایەنی دنیای ویستیانە بەڵام لە چوارچێوە و لە فۆرمێکی دیاریکراوەی کە ڕەچاوی لایەن و بنەما ئیسلامیەکان بکە لە هەمان کاتیشە هونەرێکی جوان پێشکەش بکە هونەرێکی ڕەسە پێشکەش بکە بە جۆرێکی ئەوتۆبێ کە جۆش و خڕۆشە لە دڵ و هەست و نوستی تاچی مسلمان دروست بکە و لایەنە جوانەکانی پیشاندا هەرەوەی پیشان نەدا کە ئیسلام تەنیا کۆمەڵێ پەرستشە کۆمەڵی عیباداتی ڕوتە بەڵکو ئاوێزانێکە تێکەڵێکە کە لەگەڵ ناخوا سوودەرونی مرۆڤ تێکەڵە بێ لە خۆتەوە ینی لە خۆتەوە دەستە پێ کردووە بۆی هەنگاوێک بەرەو هونەری ئیسلامی ببین و تا ئێستا هیچ شعرێک یان هیچ ڕاوەیەکە نووسیوە بەڵێ بەتەکیت چەند ساڵێک ئەمەکەم تا زۆر دەستمان پێ کردەوە بە تایبەتی لە بواری شعر و هۆنراوەی ئیسلامی کە دوجار تاواکەرێکە بۆ هونەری ئیسلامی چکە هونەرمەندانش کە کار لەسەر شعر و ئەوەن دراوانەکەن کە نووسەرانی ئیسلامی و نووسانێک کە باگراوندێکی دین و ئیسلامیانێ دوجار ئەوەن دراوانەکەن بە سرود و بە گۆرانی و پێشکەشی بە
بە گوێگران و هەوادارانی هونەری ئیسلامیەکەن. چۆنراوەیەکت ئێستا لای و پێشکەشی بینەرانی ئێمە بکەیت و باڵێ یەکێ لەو دەقانەی کە نووسراوە بۆ حەزرەت ئەڵێ کە مژدەی تڵوعی ماهیان بەگوێدرا شار بەجارێ هەموو پێکڕا گشت لە ماڵێدا هاتنە دەر خانە و کوچە خرۆشە لە چاوەنواریدا سینەیان بێقەرار دڵ ئەجۆشە ئادەمی ئازاد و بەندە لاو و تۆڵاز و کوڕ و کاڵ بەلەنگاز و خاوەن سامان زارۆک و پیر و مەزنەسەڵ گشت ڕێگای بینینی مانجیان گرتە بەر هەتاوەکو شایەدی دیدەی مانگ بن بە دیدەی سەر. پێشنیارێت چیە بۆی هونەری ئیسلامی بەرەو پێش بێتێ پێشنیارێک بۆ هونەرمەندان و بۆ نووسەرانی شعری ئیسلامیەکەی بەڵێ لە ئێستادا کۆکردنەوە هونەرمەندانی ئیسلامی کە وەکو چۆن پێشوە لە چوارچێوەی کۆمەڵەیەکە لە چوارچێوە ڕێکخراکەوەیەکە کۆبووبوونەوە و ئاگاداری چالاکیەکانی یەکتری بن گرنگە هونەرمەندانی ئیسلامی ئەدیبانی ئیسلامی قەڵەم بەدەستانی ئیسلامی ئەوانی باگراوند و خەلفێکی ئیسلامیانە لە بواری ئەدەبیات هونەری ئیسلامی کارەکان پێکەوە هاوانجی و ئامانجیان نابێت لەگەڵ یەکتری وە دوجار ئەو لایەنە حیزبێش تێپەڕێنن کە ئاستێک ئاستی پێکرێت کە لە نێوان لایەنە ئیسلامیەکان هەر کەسانێکیان کۆمەڵێ هونەرمەند و نووسەری تایبەت بەخۆیانە ئەکرێ هونەرمەندانی ئیسلامی بە دیدگایەکی فراوانتر بە عەقڵێتێکی کراوەترەوە تێڕوانینیان بەرامبەر بە هونەر و ئەدەبی ئیسلامیە بێ جۆرێک ئەو لە سیما حیزبێتە پەڕێن و پێکەوە هاومانگ و هاوکار و هاودەست بن بۆی کە هونەری ئیسلامی جوانتر و باشتر پێشکەش بە جەماوەر و هەواداری ئەو هونەرە بکەن. گرنگی هونەری ئیسلامی لە چیدایە هەزەکەی هونەری ئیسلامیش گرینگە هونەری ئیسلامی زۆر گرینگە بۆ ژیان چۆن و هەر گرینگە هونەریش ئاوە گرینگە هیوادارم هونەرمەندەکان زیاتر پەرە بە هونەرەکان بدەن خوای گەورە دەنگێکی خۆشی پێبەخشیون هیوادارم ئەم ڕێبازە بەرنەدەن ڕێبازی پێغەمبەری درود و خوای لەسەر بێت و هیوادارم هەمیشە کۆنسەرتی وا بکەن بۆ ئەوەی زیاتر ئاشنا بوین و هەم زۆر خۆشە ئەوە گوێمان لە دەنگی خۆشتر دەبێت و گۆرانی خۆشتریش دەبێت. لایەنە جوانەکانی پیشامدا هەرەوەی پیشان نەدا کە ئیسلام تەنیا کۆمەڵێ پەرستشە کۆمەڵی عیباداتی ڕوتە بەڵکو ئاوێزانێکە تێکەڵێکە کە لەگەڵ ناخوە سوودەرونی مرۆڤ تێکەڵە بێ. تاکید هەمومان حەزمان لە سرودە وەکو خوشکانی ئیسلامی ئەوە جێگەی خۆشحاڵیە کە لە ناو کۆمەڵگایەکین بەو شێوازە تا ڕادەیە جێ لێ ڕابگیرێت. خۆی هونەریش دێگەین سیکمتر نییە لە وتار کەس سوامانە کە جێشمان لێ بووە بەهۆی هۆندراوەیەکە بۆی شعرێکەوە گۆڕانکاری بەسەداتوە تۆبەی کردووە. هونەرمەند محەممەد ئیبراهیم بە بەرهەمێک بەشدار بوو لە کۆنسرتی خۆشماندەوەی یا ڕەسوڵ الله من دەمەوێت هەستیەوتان بۆ وەرگرم زە هەستێکی چۆنی هەبوو کە بینی خەڵکی شاری هەولێر بە گەرم و گوڕیەوە پێشوازیان لەو کۆنسرتە کرد هەستەی چۆن هەبوو کە بینی خەڵکێکی زۆر لەم کۆنسرتەیە بەشدار بوو بە گەرم و گوڕیەوەش تێدا بەشدار بوو. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان درود و سڵاو بڕژێ بەسەر گیانی پاکی محەممەد صلی الله عليه وسلم. بەڕاستی یادکردنەوە یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە بەرهەمی جوان و بە شعری جوان ئەرکی سەرشانی هەر یەکێک لە هونەرمەند و شاعیرانە. ئێمەش وەکو برایان لە دەستەی هونەری ڕووناکی بەوەرکە هەستاون کە دەستیان خۆش بێ هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. ئێدی جەماوەرەکەش لە تموحی ئێمە ئەوەی کە هاتبوون لە تموحی ئێمەدا بوون دەستخۆشییان لێ دەکەین. بەڕاستی ئەمە ئەوە دەگەێنێت کە ئێمە هەر یەکێک لێ ئێمە خۆشەویستی خوا و پاشانیش محەممەد صلی الله عليه وسلم لە دڵماندایە بەو شێوەیە دەتوانین خۆمان نوێ بکەینەوە سیفەتەکانی پیا هەڵدانەکانمان بەوەی کە پێغەمبەر لە ئاکار و خوڕەوشتیدا هەندێکیش لەو هەست و سۆزەی کە هەمانە بۆ پێغەمبەری خوای گەورە دەرمان بڕیەوە ئینشاءالله گەر خوای گەورە لێمان وەربگرێ. کاک محەممەد تۆکو هونەرمەندێک هونەری ئیسلامی چۆنە بینی لە ئێستاکەدا؟ بەڕاستی هونەر بە کاملی لە ڕووی اقتصادی ئابووری هەموو لایەنەکانەوە ئەوە بۆ خۆی تۆزێک دواکەوتەوە بەڵام هونەری ئیسلامی لەوەتەی هەیە تۆزێک لە پاشترە بە حکمیەوەی کە چۆن بڵێم دەعمێکی زۆر باشی نییە و هونەرمەندە ئیسلامیەکانیش هەمویان کاکە بە دوای مەعیشەتی ژیانیانەوەن
ناتوانن وەکو پێویست وەکو پێویست هاوڵاتیانی کە دواندم کاک محەممەد بەشێک لەو هاوڵاتیانی کە دواندم گلەیان هێڵێن هوەری ئیسلامی چەند ساڵێکە ڕوو لە کەسبوونەکە هۆکارەکەی چێتەوەکو هونەرمەندێک هۆکارەکەی بۆ چیە گەڕێنیتەوە زانی کاک عیمران خۆی هەموو شتێک بە کوردی بە پارە دەکرێت بە لایانی مادی دەکرێت ئینسان دەبێت لایانی دامێکی مادی بە قوتی هەبێت تا بتوانێت شتێکی جوان بکە بەڕاستی ئەگەر چاو لەوە بێ بۆ پێش قەیران بتێ هونەرمەندێکی ئیسلامی بتوانێت لە خیلالی ساڵێکە بۆ نمونە سیدیەک دەرکا ناتوانێت ئەوە ناتوانێت لەبەرەوەی ئەو اقتصادی نیە ئێستا ئەوەندەی کە بە دوای مەعیشەتی ژیانی خۆی دەگەڕێ ئەوەندە ناتوانێت بکەوێتە سەر ئیشی هوەری و کاری هوەری بەڕاستی ئەو بانگەشەشی نییە ئەو ئێستا ئەو یان دەتوانێت بڵێ پشتگیری ئەو پێشوازیەشی لێ نییە سیر کە ئێستا لە هەموو فەزا لە هەموو کەناڵە فەزاییەکان تەنها یەک کەناڵمان هەیە کە بتوانێت بەرهەمی ئیسلامی پەخشکە کەناڵە لۆکاڵیەکان کەمێکیان نەبێ بەرهەمە ئاینەکان بڵاو ناکەنەوە یعنی وای لێ هاتە هونەرمەندی ئیسلامی تەنها بۆ سۆسیال میدیا لێ هاتووە تەنها ئەو کۆمەڵە خەڵکی کە دیندارە و لەلایەتی ئەوان هەڵدەسن بە گوێگرتن لەو بەرهەمەیان لە ئەو سەلیقێ نامێنە بۆ ئیشکردن هونەری ئیسلامی چۆن نبینی ئایا پێ دوایە هونەری ئیسلامی وەکو هەموو کایەکانی تری ژیان گرنگەوە پێویستە هەبێت بەڵێ بێگومان چونکە لە سەردەمەی ئێستادا پێگەی هوەر پێگەتی زۆر بەرزە بە تایبەتی لە ناو کاری ڕاگەیاندندا و ئەوەی لەو سەردەمە ئێستادا بە ڕاگەیاندن دەکرێ بەشتی کە ناکرێتن بەڕاستی باشە پێشنیارت چیە بۆ هونەرمەندان بۆی زیاتر هونەری ئیسلامی بەرەو پێش بچێت چ پێشنیارێکیان بۆ دەکەیت پێشنیارمە بەڕاستی زیاتر پەرە بەکارەکانیان دێ ئەدایان باشتر بێتن زیاتر پێگەی خۆیان بسەلمێنن لە ناو کۆمەلگادا بۆ ئەوەی خەڵک زیاتر بەرە هونەری ئیسلامی بێتن لەوەی بە دوای هونەری کەدا بڕوە تۆ ڕۆژانە گوێ بۆ هونەری ئیسلامی دەگریت هەزەکەی هونەری ئیسلامی چی نەقسا هەزەکەی هۆنراوەمان کەمە یان سرودی ئاینیمان کەمە بەڵێ بێگومان چونکە ئەو ئیسلامە وەکو دەریایەک وایە هەرچەند بە ناویدا بڕۆی قەت لە بنایە ئینسان بەڕاستی پێویستە پێگە و هونەری ئیسلامی زۆر بەهێزکاتن و پەرەی پێ بداتن لە ژیانی ڕۆژانەدا ئەزیزانم ئەوەی گوێبستی بوون پەیام و سەرنجی هاوڵاتیانی نێو کۆنسرتی خۆشماندەوەی یا ڕەسوڵ الله بوو کە بە خۆشحاڵیەوە دەستەی هونەری ڕووناکی لە مەڵبەندی سێ هەڵسابوون بە سازدانی ئەزیزان بەشێک لە ئامادەبوانی کۆنسرتەکە زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازیان لە هونەری کوردییان دەتوانین بڵێن هونەری ئیسلامی کرد و گرنگیان بۆ ئێوە باس کرد بۆ هیوای بەرنامەیەم جارەمان ببێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست بەمە ئەندازەیە گەشتمە کۆتایی هەڵقەیەم جارێ بەرنامەی پەیامی تۆ و ئێستا و ڕێزی عیمرانی پێشکەشکار و کامێرەمانم متەڵیب خۆشەویتان لێبێ تاڵقی تر بەوەی خۆشەویست شادەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ